سڵاوتان لێ بێزیزان لە بەرنامێکی نوێ لەگەڵتانە بم باسی جیلوبەرگی کوردی دەکەین. لە ئێستاە وردەوردە بەرەو بەهار و نەورۆزە ڕۆین وەزایدەن لە بەرواری هەشتی سێ ڕۆژی جیلوبەرگی کوردی لەسەر جەمفەرمانەکانی هەرێمی کوردستانە. لە ئێستاە بینین زۆربەی ئەو شوێنانەی کە جیلوبەرگی کوردیە فرۆشن یاخود خەیاتەکان خەڵک بە لێشا و ڕۆیان تێکا بۆ ئامادەکاری بۆ نەورۆز و وەزایدەن ڕۆژی هەشتی سێ کە جلوبەرگی کوردی پۆشن. ئێمە بەنامی ئەمڕۆمان تایبەتە بە جلوبەرگی کوردی بزانین تا چەند خەڵک بەدەم جلوبەرگی کوردیەوە هاتووە و ئەویان زیندوو کردوتەوە کە بە جلی کوردیەوە دەربکەون و جلە کوردیەکانی جاران بپۆشن. لە ئێستا بینین بە تایبەتی لە جلوبەرگی کوردی خانمانە جۆرە لە جۆرەکان خەریکە جلوبەرگی کوردی ڕەسەنایەتەکەی خۆی لەدەستەدا یاخود ئەبینین هەندێک لە بازرگانەکان ئەچن جلوبەرگی کوردی لە وڵاتی چینەوە هێنن بزانین تا چەند ئاسیری کردەوە سەر کاری خەیاتەکان کە جلوبەرگی کوردیە دوورن. ئەمانە چەند پرسیارێک لە وڵاتیانەکەین لەسەر جلوبەرگی کوردیەوەش لەگەڵمان وەکو کڕیارێک بۆچی ئەتەوێت جلوبەرگی کوردی بپۆشی؟ وەڵایەتی کورد ڕەسەنە و هینی خۆمانە و حەزمان لە شتی کوردیە. حەزت لە جلوبەرگی کوردی هەیە؟ ئارەوەڵا حەزم لە هیچ جلوبەرگیشکەنی. باشە ئەی بۆ زیاتر گەنجەکانی وەکو ئێمە حەزیان لە جلوبەرگی کوردی نیانی کەمتر ئەیپۆشن بەڵام ئەوانی کە لە تەمەنی ئەوان زۆر حەزیان لە جلوبەرگی ئارەزوو ئێستا هەیە لە تەمەنیم نیشا چاک و پانتۆڵە کاتەپی ئەیدی سەڵاتەیە ئەمڕۆ نەری دەگە وایە من هەر حەزم لە پانتۆڵ و کراسەر نییە. لەناو ئەو مۆدیلانەی جلوبەرگی کوردیا بۆ پیاوان چ مۆدیلێکیان زیاتر حەزی لێ بیپۆشن؟ من خۆم حەزم لە ئەم چۆغە ستارخین مراتخانی ئەو نییە چیریە من حەزم لە کەتافی و کراسەگەی نییە. نرخی ئەم جلوبەرگی کوردی چۆنە ئێستا بۆ هاوڵاتی بە عام تۆیەک وەکو هاوڵاتی؟ ئێستا وەکو هاوڵاتی هەریەکە و بە لەونی خۆی کرد. ئێستا من حەزم لەم قماشانە خۆم بیدورم بە بەری خۆم نەک ئاوە بازاڕی بێ لەبەر ئەوەی سعرەکەی ئێستا ئەمە جیاوازن لەگەڵ دوورینەکەیە. ئێستا جلوبەرگی کوردی هەندێک لە بازرگانەکان ئەچن لە سینەوەی هێنن لەوەی دوورن و لێرەی هێنن ئەو جلوبەرگەی کە لەوێ ئەدورێ جیاوازی هەیە لەگەڵەوانەیە زۆر جیاوازی زیاترە. بەڵێ ئەوەی ئەوێ ئەگەر لێرە دووکەڕە دوورومانەگە بەسەرە ڕۆن لێ کەڕەتە زوو هەڵەتەخێت کوالێتی ئەوەی خۆمان باش کوالەتی خیاتی خۆمان باش بەڵێ. حەزی لە ئێستا بۆ ئەم ساڵ چ ڕەنگەگە پۆشی یان لەمەیان ئەمە بەهین بە قۆبچە دووریمە ئەمەیان حەزی لەم مۆدیلە ئێستا ئەو نا بەهینەکەی بە ئەم ڕەنگ ئەم مۆدیلە ئەو کڕیوتە؟ بەڵێ با قوربان مەمنون بە ساخە. باسی جلوبەرگی کوردی دەکەین. ئێستا هەیە لە تەمەنیم نیشا چاک و پانتۆڵە کاتەپی ئەیدی سەڵاتەیە ئەمڕۆ نەری دەگە وایە من هەر حەزم لە پانتۆڵ و کراسەر نییە. مراخانی هەیە سەرخانی هەیە کەتافی هەیە و نێچیری هەیە ئەم چوارە بەسەرێکی خۆمان ئەیدورین خەیاتی ئێرانیمانە زۆر ئیساحەتمان لێ کردووە. ئەوم کە گەنج زیاتر جلەکە ئاگۆڕی بۆ شوێ بە تەمەن نایگۆڕی هەیە دووسێجە لە بەرێکات و جلی قاتی ترێکتر ینی گەنجەکە زیاتر. مۆدیلەکانی دوورینە حەزت لە چ مۆدیلێکیانە زیاتر خەنەواشە قۆبچەدان جەوی تەعاملاتی ناو بازار ناو دەوائیرەکان ینی مەسلەی جلی کوردی بۆ بە مەسلەیەکی کەلتوری زیات لە بەڕێیم. وەڵای من زیاتر حەزەکەم زنجیر بەیان قۆبچە بێت لەبەر ئێستاکە لە هاوی ناتۆزە گەرمترە بۆی کراسوشن لەبەر نەکەی خەڵکیش بە ئام کاڵ بۆ تۆ لە مۆزۆی کوردایەتی ئەمەش تۆزە تاسیری هەیە هەر لە دوای 16 ئۆکتۆبر و بازاری جلی کوردی فەرقی کردووە. ئەمە هەر لە کۆنەوە کاتی خۆی بڵێن بە کەوایی مەشهور بۆ خەڵکی سلێمانی زیاتر ئەمەی لەبەر کردو و بەڵام جاران پێشەکەی بەری هەبوو لۆکەیان تێکرد. خەڵک تا چەند پێشوازی لە جلوبەرگی کوردیە؟ وڵای ئەم ساڵ لە چاو ساڵەکانی تر باشترە چکاتە پار بۆنەی قەیرانی داراییەوە پار و پێرار کەمتر خەڵک قاتی جلی کوردیە برد. چەند جۆر مۆدیلی دوورینی جلوبەرگی کوردی پیاوانتان؟ 4-5 جێکمان هەیە مراخانی هەیە سەرخانی هەیە کەتافی هەیە و نێچیری هەیە ئەم چوارە بەسەرێکین چۆغەش خەڵک زۆر حەزی لێتی مراخانی بێژیرفان مراخانی بێژیرفان زۆرترین ئینی لەسەر تەڵەبیاتی لەسەر جلوبەرگانی کە لێرەیە ئەوانەی کە دووراون ئێوە خۆتان خەیات بۆتان دووری یاخود لە سینەوەی هەیە؟ هەر هەمووی خەیات بۆمانە درشتی سنی ناهێنین چکاتە دوورینەکانە هیچ تیا بەسەر نییە. ئەوانەی کە لە سینەوەیە دوورینەکەی باش نییە؟ بەس مناڵان ئێستایان چکاتە هەم قماشە ئەشی باش نییە هەمیش دوورینەکەی تەقەڵیان زۆر ئینە خەفیفە
یەکسەر لەبەرە هەڵەوەشێت ئەوانەی خەیات لێرە بیدووری باشترە جلوبەر لێرە بمان دەمی خاتی ئێرانی ژەی دوورین زۆریان هەمووی خاتی ساقزین چۆن بە قیاسا دەیدورن کە یەکێک بێت تۆزێک بۆی گەورە بیان بچوو میدیەمە دوورین لارجە دوورین ئەکس زارجە دوورین دەبڵ ئەکسیشە دوورین چوار قیاسمان هەیە بەڵێ زۆر باشە لە ڕۆژی جلوبەرگی کوردیە بۆ خۆدەوە بینم جلوبەرگی کوردی لە بەرایە قەت ینی چاکەت و پانتۆڵ ئەو شتانە پۆشیت نەوەڵام زیاتر جلی کوردی بەڵام یەکی کەمان بینی کەوا بزان هەر شەریک بوون لێرە ئەو پانتۆڵی لە پیا بۆ خۆی نەوەڵاوی شەریکەشمان جلی کوردی لە بەرەکە بەڵێ لەناو ئەو مۆدیلانەی جلوبەرگی کوردیا تا چەند توانیتانە ڕەسەنایەتەکەی بپارێزن کە جلوبەرگی کوردی بێ وڵی جلوبەرگی کوردی پیاوان زۆر دەستکاری ناکرێت بەس کەمێک نەبێ خەڵەکەی حەزیەکە دوورینی کەلاری بێ بەس شڕواڵەکەی تەسک بێت ئەجیناوەکو ستایل دەستکاری ناکرێت ئێستا بینین لە جلوبەرگی خانمانە ینی خەریکە ڕەسەنایەتەکە لە دەستەدا ئەوەی کە لە جارانە هەبوو خەریکە وردەوردەوە لە دەستە درێ و نامێنێت بەتەشی دوایە ئەفرەتان شکاتە زۆر گۆڕانکاری تیاکرێت بەس ئی پیاوان ناکرێت نانە بەیشێ بەس لە شڕواڵەکەی ئەکری وای حەزەکە شڕواڵەکەی تەسک بێ دەرقاچەکەی پام بێت ئەژینا وەکو سەرەوەی بەشی سەرەوەی دەستکاری پرسیارەکەتە پێشەوە ئەو مۆدلانی جلوبەرگی کوردی زۆر جارە بینین بە ناوی هەندێک لە کەسایەتیەکان هەندێک لە سیاسەکانەوە ناوەندێ ئەو ناوانە چۆن دانرێ بوو وڵی هەر خەڵک ناوێنێ ئەژینا سەپێڵەن نێچیری باڕ نام لە شیبان بەرزانی تا سە لە بەری کرد بێت یا بەس نەو شیروانەکە هەیە ئەوە لە بەری کردو خۆی قاتی نیلیە گیرفان نارە باشە پێش ئەوەی ئەم کەسایەتیانە ئەم جۆرە مۆدیلە بپۆشن ئایا نەبوو ئەم مۆدیلەیە ئەوان بە تایبەت ئەم مۆدیلیان بۆخۆیان بەتاشیت هەبووە پێشتری شەرە بووە پێش ئەوەی ئەوانیش بێنێ سەقاتی کە تافی نیلی لەوانە 40 ساڵی شەبێ هەبوو بێت بەسکە نەوشیرە مستەفا لەبەری کرد خەڵکە بەو ناوە ناوینە ئەوە وردە بەرەو بەهار و نەورۆزە چین بەرەو هەشتی سێ چین خەڵک چەند پێشوازی لە جلوبەرگی کوردیەکە وڵا بەڕادەیەکی باش خەڵک پێشوازی لە جلی کوردی و نەورۆزەکە اینجا عادەتەن بە عام کوردستانی باشوور لە نەورۆزە جلی کوردی زیاتر لەبەرەکەن شێوازی دوورینی جلوبەرێک لە کوردستانی باشوورەوە بۆ با بڵێن بەشەکانی تری کوردستان جیاوازی هەیە وڵا جیازێکە وێ ئێمە لێرە احتیمام بە هەموو نەکانی قەنەوە چێە ئیتر ئەنواعی هەیە کراسی داواکە لێرە شتێک نییە یعنی کە بڵێ هەمووی سەرەکاتە سەر هەر شتێ بۆ نمونە گەنجە مۆدێلێ داواکە یا شتێکی کە یعنی بەڵام لەم منتیقەکانی کەوانە هەمووی یەک شتەکە بەعام هەمووی ئیش پێکرێت ئێستا بینین هەندێک لە بازرگانەکان جلوبەرگی کوردی لە سینەوە هێن تا چەند کاریگەری هەبوو لەسەر پیشەکەی ئەوە وەکو خەیاتی جلوبەرگی کوردی وەڵی بەعام تەسیری کردووە بەس وەکووانەی کە بڵێ ئەوان جوانتر بنیا شتێ وان نییە خەڵگەکە لەوەتی ئێگا سینیەکە لەوانێ بەشی یەک جاریشی بکە هەم جوانیش ناواسێ لە بەرا بەڵام کە ئاوایی بینی لە دەرەوە شتێکی کێ بەڵام کاتێک کە ئەیکڕیت و لەبەریەکەی نەقماشەکەی بەکەڵگیە نەدوورینەکەی من شتەکەیان سوگ ناکەم بەڵام زۆری فەرخە زووتر هەڵەوەشێت تەخەڵەکانی باش زۆر ڕاستە بەچدی ئەوان وا ئیشەکە بەڕێەکەن بەڵام لای ئێمە وانە ئەوانی ئێوە بیدورن کوالەتی باشترە تەخەڵەکانی باشترە و قماشەکەشی باشترە تایبەت بۆ شخصەکەی دوورین ئەگەر شتێک عیبێکی ئەبێر بۆ ئێمەێنێتەوە لەبەر ئێمە هەوڵین کە عیبیتیانە بێ شتێکی مەزبوط بێ بوو بە قیاسی خۆشێت ینی ڕێگە بێ بۆ قیاسە بێ کە کەسەکەیەتە لادەگری بە دڵنیاییەوە ئێمە قیاسی ئەگرین و ئیتر دوای هەفتەیەک بۆی تەواوکەین بە مەزبوطی و لێرە شتاقیەکاتەوە خەڵگەم ساڵ زیاتر بەدەم جلوبەرگەوە زیاد لە حەت چەند جۆر جلوبەرگی کوردیتانێت چەند جۆر مۆدیلتانی مراخانی کراسی چۆغەی سەقزی ئەبینین زۆرێک لە مۆدیلی دوورینەکان بەناوی کەسایەتی سیاسەکان و ناونەر ئەو ناوانە کی هەڵێ بجێریان ئێوە خۆتان بۆتانداناوای خەڵک خۆی داێنێ وڵی خۆم ئەومەداناوە هەر نێچیری ئەو نێچیریە کراسی هەیە کۆسرەتی هەیە مەسعودی هەیە هەمویان هەیە باشە ئێوە وەکو با بڵێنەوانی کە دوکاندارن جلوبەرگانە فرۆشت ناوەکاندانێن یاخۆ هەر خەڵک خۆی دێ ئەڵێ لە کراسییان لە ئەو شتەمەیە کە فلانە کەس لەبرێت ئەوە لە ڕووی خۆشەویستیەوە بوو لە ساڵی 2023ەوە کەتر تۆزێت دنیا فەریع بوو خۆش بوو لە ڕووی خۆشەویستیەوە ناوجلانیان نرا ئەمە کۆسرەتی ئەم مەسعودی ئەمە نێچیریە لەنا ئەو شێوازە مۆدیلانە چ جۆرێکیان خەڵک زۆر داوایەکە نێچیری لە حەویان زیاترەوە شێوازی دوورینەکەی چی جیاوازێکی لەگەڵەوەی وەڵا دوورینەکەی ئەمەیان سادەیە و چنینە
ئەوان تر کراسی هەرگە بە شێوەیەکی زیات باشە ئەوەی کە پێڵێن نیەچی دێتەمە بەناوی نەچیروان بارزانیەوە نامراوە ئایا ئەو کەسایەتیە بۆ خۆی و جلوبەرگەی پۆشیوە یاخود هەر لە بەریگا ئەیتر ناوەکەی هەوان نەداوتاوەتر هەر ناوەکە نراوە نەی پۆشیەوە خۆی ڕەنگە بینیوە زۆر باشە کۆسەتی هەیە کاکۆسە خۆی لە بەرێکە ئاراوەڵا خۆی لە بەرێکە نرخی جلوبەرگی کوردی چۆنە ئێستا لەنا ئەوانە کامیان نرخەکە زیاترە وەکو یەکمان بەس مراخانەکە 5,000 زیاتر میان 30,000 خۆتان ئەیدورین یاخود لە سینەوەی هێن خۆمان ئەیدورین خەتی ئێرانیمانە زۆر ئیساحەتمان لێکردن ئاراوەڵا بەبەری تمەن و دینارەکە بۆ ئێمە زۆر باش هەر لێرە ئەیدورین یاخود دەچین لە ڕۆژەڵات ئەیدورن وڵا لێرە خوان لێرە ئەیدورین جوان ئەیدورن ڕۆژەڵات حەت جوانەوە جوان دەر خەڵجاران بۆ قاتێک ئەچوو بۆ مەریوانی زە خیاتەکە لە بەردەستی خۆمایە ئەو شێوازە دەری بکە کە دینار و تمەنەکە فەرقی زۆر کردە بۆ ئەوان زۆر باش وەکوای لە ئەوروپا بێت قاتێکی نێچیریە دوورێ بن بە 10,000 کە 100,000 تمەنەکە براک بۆوان باشە زۆر باشە وایە دانێکی لە ئەوروپا شێوازی دوورینەکان ڕازیت زیاد لە حەت ئاراوەڵا سەریگە با کامێریکە بچێتە سەری ئەمانە زۆربیان هەمووی نێچیریە ئەوان دووریان هەمووی ئەوانەی دوورن ئەوە نێچیریە براکە مامۆستا گەنجان تا چەند حەز بە پۆشینی جلوبەرگی کوردیەکە مەڵا زۆر باش لە بەهارە زۆر باش زیاد لە حەت بەڵامە بین زیاتر ئەوانی کە تەمەنیان تۆزە زیاترە عکسەوە ئەوکە گەنج جلی کوردی زۆر لە بەرەکە گەنجەکان ئێستا زیاترانی ئێستا ئەنا تۆ هەم خۆشتەی دووری و هەم ئەیش فرۆشی وایە ینی لە کەیەوە خەیەتی تۆ تقریبا لە 2023 هەتاوەکو ئێستا تقریبا 17 ساڵە بەڵێ تەمەنی درێژ بێ ئەم مۆدلانی کە لێرەیە هەموو مۆدلەکان خۆ دووریتە بەڵێ ئەنێتوانی هەموو جۆرە مۆدلەکان بەڵێ باشە هەمیشە زۆرێک لەو مۆدیلانە بە ناوی کۆمەڵی کەسایەتی سیاسیەوە ناونراوە ئەو ناوە ئێوەکو خەیاتەکان خۆتان داتان ناوە یاخۆتە خەڵک خۆی دایناوە وڵی هەل ئەو تجلی کوردی هەیە ئەو ناوانەی لەسەر ئیتر لەوانەیە لە زوو دانراوێت هەر لەسەری ناوەکە ئێستا بۆ نمونە یەکێک لە جلوبەرگەکان بە ناوی کۆچکردو و نەفشوران مستەفا ناونراوە میانی پێش ئەوەی کاک نەفشوران لەبەری بکە ئەم جلوبەرگە نەبووە یان هەبووە و ناوێکی لەسەر نەبوو بە زۆری لەسەر دەمی ئەوە دروست بوو پێشن ئەو نەبوو بەڵام لەسەر دەمە کە بڵین پیا بڵین خۆی جاکردەوە مانجلەکەی لەبەر کرد و بوو ناویەوە دەرچوو نا پێشن نەبوو تا چەند تاسیری هەبووە ئەو ناوانە لەسەر ئەوەی کە کەسایەتێکی سیاسی جۆرە جلوبەرگێک جۆرە دوورینێک لەبەرکە خەڵکی تر بێ داواکاری لەسەرەوە جۆرە هەبێ وڵی هەیە داوایەکڵە بە تقریبا سێشوان ناو هەیە بڵین کاگنیێ شیروانەیە کاکۆسرەتی هەیە کاگنیە شیری هەیە مامەساعلی باپیری هەیە ئەمانە هەن هەرێکە لەو مۆدلانە نرخیان چۆنە کامیان لە هەمویان زیاتر نرخی زیاترە ینی شێوازی دوورینەکەی ینی شێوازی دوورگە نرخەکەی تقریبا ستارخانی و مراخانی و گرانترینی یانە ستارخانی و مراخانی ئەو شێوازە دوورینە ستارخانی و مراتخانی ینی لە چ شوێنێک زیاتر لە بەرەکری لە کوردستانی ێرە لە ڕۆژهەڵات لە ڕۆژاو لە شوێنێک زیاتر بەکارێن ستارخانی و مراخانی لێرە بە زۆری ینی بەتادی منتیقی سلێمانی لە مۆدیلانە ستارخانیە ستارخانی ئەوەی ئەوە ستارخانی دامانناوە لێ ئەمە مراتخانی ینی ئەو قۆپچەدارانە مراتخانی خەڵکی ئێرە حەزیان لێتی بیپۆشن ئەم ساڵ تقریبا لە پار و زۆر خەڵک لە بەریەک ئەم شێوازە درونە بڵین بەهەیەتی بێگیرفانێتی گیرفاندارە بڵین بێگیرفانی بڵین خۆمان دروست بەگەن خۆی مراخانی ئەسەکە بەم گیرفانی پێوە گەنج تا چەند حەزی لە جلوبەرگی کوردی وڵای بە تایبەتی لە بەهارانە زۆر لە بەرەکری چکە بۆ سەیران و بۆ ئەمانە لۆ پێش بڵین دواتریان پێشتر زۆر بەکار نایێت نەبعام جگە لە وەرزی بەهار لە وەرزەکانی ترا گەنج جلوبەرگی کوردیە پۆشنی ینی گەنج ڕوتانتیەکە زیاتریە خەڵکی ئەوانی کە تەمەنیان بەرەو سەر خۆیان کە گەنج زیاتر جلەکە ئاگۆڕی بۆ شێوە بە تەمەن نایگۆڕی هەیە دووسێ لە بەرێکات و جلی قاتی ترەکڕی ینی گەنجەکە زیاتر ئەم مۆدیلانی کە باسی کرد مۆدیلانە پیاوە بە تەمەنەکان لە بەریەکەن وڵی لەبەری ئەگەن بەڵامی بە تەمەنەکان بێ قماشکی جیاوازتر بێت چکام قماشان تۆزی دیار و کراون ئیبەتەمە لەبەری ناکە ئەوان زیاتر ڕەنگی ماد لە بەرە دەرەوە ڕەنگی تۆزێ مال لە بەرەکەوان زیاتر
ئەوەی ئێرەی بینن دوو لەو دوکانانەیە کە جلوبەرگە فرۆشن بەڵام ئێرەیان جلوبەرگی کوردیە و ئێرەش جلوبەرگی با بڵێن پانتۆڵ و با بڵێن گەنجانێ ئەوەی کە خەیاتی جلوبەرگە کوردیەکان باسیە کرد لە ئێستا گەنجان زیاتر ڕوو لە جلوبەرگی کوردیەکەم بە تایبەتی لە وەرزی بەهارە دوکانەکان زۆر قەرباڵخە بێ گەنجان حەزەکەن جلوبەرگی کوردی بپۆشن بەڵام لە دوای بەهار ئیتر کەمترە بێتەوە چونکە جۆرە لە جۆرەکان زیاتر ڕوو لەو دوکانانەکەن کە پانتۆڵ و کراسی تیا ئەفرۆشرا خود تیشێتی کەشخەی تیا ئەفرۆشرێ بۆیە زیاتر لە بەهارە گرنگی بە جلوبەرگی کوردی دەدرێ ئێمە زیاتر هاوڵاتیان دوێن لەسەر ئامادەکاری جلوبەرگی کوردی ئەوەش لەگەڵمان باسی جلوبەرگی کوردی ئەەکەین. ئێستا هەیە لە تەمەنیم نیشە چاک و پانتۆڵەکە دەبی ئەیدی سەڵاتێ ئەمڕۆ نەری دەگە وایە من هەر حەزم لە پانتۆڵ و کراسەر نییە مراخانی هەیە سەرخانی هەیە کەتاپی هەیە و نێچیری هەیە ئەم چوارە بەسەرێکی خۆمان ئەیدورین خەتی ئێرانیمانە زۆر ئیساحەتمانێتکرد اون کە گەنج زیاتر جلەکە ئاگۆڕی بۆ شوێ بە تەمەن نایگۆڕی هەیە دوو سێجە لە بەرێکات و جلی قاتی ترەکرد ینی گەنجەکە زیاتر مۆدیلەکانی دوورینە حەزل لە چ مۆدیلێکیانە زیاتر قەنەواشە قۆچەدان جەوی تەعاملاتی ناو بازار ناو دەوائیرەکان ینی مەسلەی جلی کوردی بۆ بە مەسلەیەکی کەلتوری زیات لە بەڕێیم وڵای من زیاتر حەزەکەم زنجیر بەیان قۆبچە بێ لەبەر ئێستاکە لە هاوی ناتۆزە گەرمترە بۆی کراسوشن لەبەر نەکەی خەڵکیش بە ئام کاڵ بۆ تۆ لە مۆزۆی کوردایەتی ئەمەش تۆزە تاسیری هەیە هەر لە دوای 16 ئۆکتۆبەرە بازاری جلی کوردی فەرقی کردووە ئەمە هەر لە کۆنەوە کاتی خۆی بڵێن بە کەوایی مەشهور بۆ خەڵکی سلێمانی زیاتر ئەمەی لەبەر کردو و بەڵام جاران پێشەکەی بەری هەبوو لۆکەیان تێکرد تاشان تۆوەکو خۆت حەزی لە پۆشینی جلوبەرگی کوردی وڵای من دایمە نەیپۆشین بەڵام ئێستا بینم کوردی نییە جلوبەرگ لەبەر هەڵسان و دانیشتنی مەکینا زیاتر ئەوە بەکاردێن بەڵێن جلی کوردی زیاتر خۆشترە بۆ هەڵسو و کەوت کرد بەسەر مەکینا ناخۆشە کوردی بۆ بەسەر مەکینا ناخۆش لەبان گورجگۆڵ نییە لەبەرەوە زیاد یێتە خوارەوە دایم تو دانیشتی باڵەسی قیاسەکەی تۆزی ناخۆشە بۆ ئەو هینکردن تەنها بۆ دوکان ئەیپۆشی بەڵام بۆ دەرەوە بۆ شوێنەکانیکە بەڵێ بۆ دەرەوە هەموو کاتێک مۆدیلەکانی دوورینە حەزل لە چ مۆدیلێکیانە زیاتر قەنەواشە قۆچەدار ئەوە جوانترە بەس بۆ گەنجەکان زیاتر کەتافی و نێچیری بەکارێ خۆت بە تەمە نەزانی خۆ تۆ ژێژا گەنجی پیرم و کاکە بە تەمەن نیم کوا گەنج باشە ینی خۆ هەرەوە نییە بڵێ وڵاتەکەم خۆی ڕاستەکەی گەیشتە عمری ئەو عمرە قوچەدار بۆ لەگەڵ تەمەنەکەی ئەگونجێت بەس ئەمەکانیکە ئێستا کەتافی بۆ تەمەنی خۆت گەنجەکان بە زۆری کەتافی نێچێری کوڕت هەیە حەز لە جلوبەرگی کوردی بەڵێ ئێستا کوڕێکمەیەم سەمەڕدایم لەبەریایە حەزی لە جلوبەرگی کوردیە لەوانێ دەقات 15 قاتی هەبێ تۆ خۆت گرنگی جلوبەرگی کوردیت بۆ دەرخستنی یا خۆی هەر حەزی کردو بیپۆش خۆی حەزی خۆیەتی توانی خۆ جلوبەرگی کوردی بدوری بەڵێ جوارێکیان زیاتر خەڵک داوای زیاتر خۆی بە تەمەنەکان قۆبچەدار بە گەنجەکان هەمووی کەتافی وەکو پێ بن کەتافی زیاتر خەڵکی گەنج بە زۆری لە 180 کەتافی بەکارێنێ وەرزی بەهارە داواکاری لەسەر جلوبەرگی کوردی زیاتر ئێستا حالیان زیاترە کەون ینی ئەو داواکاری خەڵک جێبەجێ بکە ئێستا ئەبێ ئێستا لە ئێستاکەەوە ئەو کەسە بەس ئێستا بە زۆری بازاری بۆ خۆی ئەوەی کە بۆ خۆی ئەیدورێ دەین بۆ دوکانەکان خۆی ئەیدورێ نادورێت بەس بۆ فرۆشتنەکەی خۆی ئەیدورێت بەس ئەوەی کە بڵێنەکە ئێستا حالیان زۆر بەکەمی جلوبەرگی کوردیە پۆشی من نسبەیەکی کەم زیاتر لە مناسبەکانە بۆچی ینی بەعام گەنجەکان کەمتر حەزیان لە جلوبەرگی کوردیە لەوانێ بگەڕێتەوە بۆ جەوی تەعاملاتی ناو بازار ناو دەوائیرەکان ینی مەسلەی جلی کوردی بۆ بە مەسلەیەکی کەلتوری زیات لە بەڕێیم باشە ئێوە کە لە بۆنەکانە یان با بڵێن لەو کاتانی کە ڕۆژ جلوبەری کوردیە تاشان حەز بە پۆشینیەکەن ینی حەزەکەی وەکوانی کە جلوبەری کوردیان لەبەرایە تۆ جوا دەرکەوی ئیتر یعنی شتەکە تۆ سیر کە هەنێ مناسبات هەیە زیاتر ئینسانەکان یان خەڵکی کورد حەزەکە جلوبەرگی کوردی لەبەرکە بە تایبەتی مناسبەکانیش وەکو مۆرچێکی لێهاتوو مەسەلەی نەورۆز مەسەلەی یعنی ئەو جەژنەکان کە تەیەکەوێ ئاهەنگەکان ئەمانە شتێکی باشن خۆ بەڵام وەکو ئەگەر بکرێت هەموو جلی کوردی لەبەرکە شتێکی باشە کۆڵە مۆرکە نەتەوایەتەکەی خۆی ون ناکات وەکو ئەبینی بۆ نمونە عربەکان یان زۆر میلەتانی تر ئەو جلوبەرگانی خۆیانی ون نەکرد بەڵام بەعام جلوبەرگە کوردیەکان مۆدێلە کۆنەکانی میلەتان تۆزەکەم بۆ تۆ
لە ناو کوردیشا ئەوش بام ینی کەم بۆتەوە پۆشێنی جلوبەرگی کوردی ئەکیید خۆ کوردیش لەو جیهانەدا نەبڕاوە لەگەڵ ئەو مۆدرنی جیهان هەیە بە تاکید ئەو حاڵەتانە ڕووی لە کوردیش کرد و کوردیش پابندە پێوەی بۆچی جلوبەرگی کوردی لەبەرنێ وەڵاهی من هەمە بەس هەموو کاتێک لەبەری ناکەین بەهارانەژەتر خۆتە زانی وەرزێکی خۆشە بۆ هەموو کورد پێویستە قاتێکی کوردی تازی هەر هەبێ بۆچی ئێستا ینی گەنج ینی بەخۆشمەوە کەمتر جلوبەرگی کوردیە پۆشن هۆکار چیەوە هۆکارەکەی وەڵاهی گەنجی ساگە سەردەما خۆتە زانی هەمووی کۆتۆتە سەر بڵێ نەم جیلە تازەیە هەمووی هەر پانتۆڵ و کراس لەبەرەکە بۆ جلی کوردیش کاراوە تێوانەی تۆزە تەمەنیان هەیە زیاترەوەن حەزیان لە جلی کوردیە بەڵێ ئێستا بەرەو وەرزی بابلین بەهارە چین و نەورۆز و هەشتی سێ کە ڕۆژی خۆشتنی جلوبەرگی کوردیە خەڵک تا چەند پێشوازی لە جلوبەرگی کوردیە کات لەو باوەڕێم لە 180 بۆ 90 خەڵک پێشوازی لە جلی کوردیە کات ئەوانەی کە کورد بن زیاتر هەستەکەن کە کوردایەتی خۆیان لەو ڕۆژە لەو مۆدلانی کە لە جلوبەرگی کوردیە حەزی لە حەزەکەی کامیان زۆر پۆشیانە و قاتێک کە باسە کرد تو لە ماڵەوە هەمە بە چ مۆدلێک دووری وتە وەڵای من زیاتر حەزەکەم زنجیر بەیان قۆبچە بێ لەبەر ویستاکە لە هاوی ناتۆزە گەرمترە بۆی کراسوشن لەبەر نەکەی ئەو کاتاتوانی بە زنجیرەکە هەر سادە لەگەڵ شەڕواڵەکە لەبەرێکیت لە پێکیت و لەبەرێکیت و جوانتر دەرەچێ جلوبەرگی کوردیە دوورین یاخود بەس تۆ کڕیاری لێرە من وەڵا هاتووم جل بدورم بەڵێ دیسان هەر بۆ مۆدیلەی دووری کە باسە هەر حەزم لێت یاڕۆڵا لەبەرەوەی شتەکان زۆرە مۆدیلەکانیژی سەیەک جار زیاد لە حەد زۆر بووە هەر کەس و بە مۆدیلی حەزی لێتەوەی کە حەزشیلێتی هەیە چۆخەیە و هەیە ئەم قۆبچێ و ئەتر هەرێکی بە شێوەیەەکە هەرێکی شێوازەکە ئێستا بینین لە جلوبەرگی پیاوانە زیاتر ڕەسەنایەتەکە پارێزراوە بەڵام لە جلوبەرگی خارمانە خەریکە ڕەسەنایەتی خۆی لە دەستا ئەو مۆدیلەی کە جاران ڕەسەنی جلوبەرگی کوردی من ئێستا لەی خانمانە کەم بۆتەوە وەڵای هۆکارەکەیەوەیە ئێمە وەکو هەرێمێکی کوردستان بە چواردەورە کوردمان زۆرە ئەمە لە باشوورە ئەمە لە باکوورە ئەمە لە ڕۆژهەڵاتە هەرێکی بە شێوازێک دێتە ئەم شاری ئێمە هەتر هەرێکی شێوازێکی پێ و هەرێکی ئەتەکێتێکی خۆی هەیە ئەو کاتە شێوازەکان هەموویە گۆڕ باسی جلوبەرگی کوردیەکەین ێستا هەیە لە تەمەنیم نیشە چاک و پانتۆڵەکە دەبی ئەیدی سەڵاتێ ئەمڕۆ نەری دەگە وایە من هەر حەزم لە پانتۆڵ و کراسەر نییە مراخانی هەیە سەرخانی هەیە کەتاپی هەیە و نێچیری هەیە ئەم چوارە بەسەرێکی خۆمان ئەیدورین خەتی ئێرانیمانە زۆر زۆر دیساحەتمانێتکردن ئەو کە گەنج زیاتر لەکە گۆڕی بۆ شوێ بە تەمەن نایگۆڕی هەیە دووسێجە لە بەرێکات و جلی قاتی ترەکرد ینی گەنجەکە زیاد مۆدلەکانی دوورینە حەزل لە چ مۆدلێکیانە زیاتر خەنەواشە قۆبچەدان جەوی تەعاملاتی ناو بازار ناو دەوائیرەکان ینی مەسلەی جلی کوردی بۆ بە مەسلەیەکی کەلتوری زیاد لە بەڕێیم وەڵای من زیاتر حەزەکەم زنجیر بەیان قۆبچە بێ لەبەر ویستاکە لە هاوی ناتۆزە گەرمترە بۆی کراسوشن لەبەر نەکەی خەڵکیش بە ئام کاڵ بۆ تۆ لە مۆزۆی کوردایەتی ئەمەش تۆزە تاسیری هەیە هەر لە دوای 16 ئۆکتۆبر و بازار جلی کوردی فەرقی کردووە ئەمە هەر لە کۆنەوە کاتی خۆی بڵێن بە کەوایی مەشهور بۆ خەڵکی سلێمانی زیاتر ئەمەی لەبەر کردو و بەڵام جاران پێشەکەی بەری هەبوو لۆکەیان تێکرد پێشوازی خەڵک لە جلوبەرگی کوردی بۆ ئەم ساڵ چۆن ئەم ساڵ لە چاو ساڵانە زۆر کەمە فەرقی هەیە بەڵێ کەمتر بۆتەوە بۆچی زیاتر دەلال دەکاتە سەر مۆزۆی ئەم قەیرانەداراییە بۆ نمونە خەڵک وەکو جاران دڵی خۆش نییە وەکو جاران کەسابەت و پارە نییە پارە پێیان نابێ وەکو جاران ئەمجا خەڵکیش بە ئام کاڵ بۆ تۆ لە مۆزۆی کوردایەتی ئەمەش تۆزە تاسیری هەیە هەر لە دوای 16 ئۆکتۆبر و بازار جلی کوردی فەرقی کردووە ئێسێمە جاران مشتریمان هەبوو لە کەرکووگە هەر لە ئەو شوێنە ناوسەدابڕاوەکان بە زۆریە هاتن بۆ جلی کوردی هەم بەدانە هەم بە جوملە ئێستا نەماوە کێشە سیاسیانە تاسیری هەیە لەسەر پۆشینی دەور زۆر زۆرە بینێ هەتا بارودۆخی سیاسی لە وڵاتایە باش بێ و هێ من بێ و ئارام بێت بازار جوڵی تیەکەوێ هەتا گرژی بێ جوڵە لە بازار ڕابڕێ خاوەن دوکانی ئەو مۆدلانی کە لێرەیە خەڵک داوای کامیان زیاترەکە وەڵاهی مۆدلەکان زۆرن ئێستا بۆ نمونە مراتخانی هەیە ستارخانی هەیە مەهاباتی هەیە کراسی کامەی ئەویان تازەتی ئەمە
لەکوێیە ئافۆ ئەمەمان هەیە ئەمە مەهاباتیە باش ئەمەیان ئەمەشمان هەیە مەهاباتیە هەر بێ جیرفانە بەزە نوشتێتەوە هەرشە جیرفانی هەیە دوو جۆری هەیە مەهاباتی بەڵێ دوو جۆری هەیە ئەمان خۆپسەکەی هەیە و جیرفانی نییە سادەیە ئەمەشیان ئەنوشتێتەوە هەرشە هەر مەهاباتی و جیرفانی هەیە ئەمجا مۆدیلی تر هەیە بۆ نمونە لێرەدا هاتووەی تر چار نییە پێڵن کۆسرەتی جیرفانی خڕە سەرشانی هەیە مۆدلمان هەیە پێڵن شێخ جعفەری مۆدلمان هەیە پێڵن مامۆستا عەلی باپیری بڵن دوو جیرفانی هەیە و زنجیرە جلەکانی شۆن لە بەرەکان هەیەی سەرشانی هەیە و هەیەی نیەتی تار کەسەوە بە ڕغبەتی خۆی داواکە ناوانە کێ لێ ناو یاخۆدە و کەسانە خۆیان شەر نییە سەجاری وایە کابرا هەواداری حیزبێکە حەزی لە جلی حیزبێ و ئێمە زەلامێ بۆ لامانەڵە کاکە لەو مۆدلەی بەری شێخ جعفەرم بۆ بدرون کراسیەکە خۆپچەی دیارە سەر جیرفانی خەوسە هەیە بۆ نمونە ئەڵێ بەم شکڵی بەری مامۆستا عەلی باپیرم بۆ بدرون ئەم مۆدێلەی ئەم دوو جیرفانی خڕی هەیە بە کراسۆ لە بەرەکرێ هەیەی زنجیرە و هەیەی زنجیری نییە بۆ نمونە هەیەڵە بۆم بدرون نێوشیروانی نیلیە جیرفانی خڕە لە دەرەوەی ئەم مۆدێلانە هەمووی باوە بە زیاتر ئەم مەوزۆعی مۆدێلانە ئەمە بۆ نمونە ئەمە مامۆستا عەلی باپیریە و ئەمە نێچیریە و ئەمە مەسعودیە و ئەمە نێوشیروانیە و ئەمە کۆسرەتیە و ئەمە شێخ جعفەریە زیاتر لە کاتی هەڵبژاردنەکانە باوە زیاتر ئیتر بە غێری هەڵبژاردنەکان تۆزێ و مۆدێلانە کەمە بنەوە خۆماشێکە هاتۆ بە تایبەتی ئەمە لە جلوبەرگی خارمانە هەیە پێڵێن ترامپی باشە ترامپ چ ڕەبتێکی بە خۆمانەوە وەڵڵاهی جایتر لە وڵاتەیە هەموو شتێ ڕەبتی بە خۆمانەوە هەیە بۆ نەفونە سەیرەکەی زۆر جار شت هەیە لە بازاری ئافرەتانە بەس بۆ پیاواننا باسیترین شت لە وڵاتێکی وەکو تورکیا دەرەچێتە هەرێمی کوردستان و یەکسەڵەن فڵانە جلوبەر بازارەکان زۆر نزیک بوونەتەوە لێ چی دوایە ئێستا ئەڵێن جلوبەرگی کوردی لە سینیشەوە دوورن ئەینێرن بۆ هەرێمی سین درویان بەس نەجاحەتیان نێنە نەجاحەتەکە لە چیە لەبەرەوەی بەڵێ شتێکی هەرزانتر بوو بۆ وڵاتی ئێمە بەس لە ڕووی خوماشەوە لە ڕووی درونەوە نە خوماشەکەی کوالەتی بوو نە درونەکەشی درونێکی وا بوو کە خەڵک ئیسفادەی لێ بکە هەبووە کابرا خاتێکی سینیە کڕی بۆ نمونە بە ئەگەر بە 20,000 بیکڕیا بە 10,000 شار بۆی چاکرم بە 30,000 ئیسفادەشی لێ ناکرد کاکزانە سڵاو لێبێ سڵاو لە تۆر بەخێر برادوانە ئێستا چ مۆدیلەکەی دووری ئەمە چۆغی دەسووری سلەیمانیە چۆغی دەسووری سلەیمانی بەڵێ چ جیاوازێکی لەگەڵ ئەوانی تر ئەمە هەر لە کۆنەوە کاتی خۆی بڵێن بە کەوایی مەشهور بۆ خەڵکی سلەیمانی زیاتر ئەمەی لەبەر کردو و بەڵام جاران پێشەکەی بەری هەبوو لۆکەیان تێکردو کاکزانە وەکو خەیەتی جلوبەرگی کوردی ئەتوانین چەند مۆدیل بدووری ئێمە هەتاوەکو مراتخانیە دوورین تر بە چۆغا دوورین کەتافیە دوورین نێچیریە دوورین هەروە بێتەوە ئیتر ئەو بابەتانەی تر هەمویان ئەدوورین بە مراخانی شۆ کاکزانە ئەگەر ئێستا کەسێک داوات لێ بکە بڵێ مۆدلێکی جلوبەرگی کوردین بۆ بدوورە با نەکرابێ چی بۆکە من نەم کردووە لەبەرەوەی تێکم نەهاتە ئێستا چۆن کە زاتۆ تێتی با فلان خماشون لەگەڵ ئەو خماشی خۆما بۆ تێکەڵاوەکە شێوازەکەی گۆڕە تا ئێسانم کردو هەل لەبەرەوەی کە ئەزانی چۆنەوە شانە کاتی ئێسا بۆ من حەز دیکۆرێکی بۆ بگۆڕی بۆ جلی کوردی هیچ لە مینەکە ناگۆڕێ بۆ مناسبەیە کابراچێ بۆ هەفتەیەک لەبەرێکات لەوانەیە دەرکێ بەڵام تۆ بچی بۆ نمونە بۆ پرسەیەکە چی قاتێک لە بەرابێ گوڵێکی سووریتی یا دوورچەکەی خەتێکی شینیتیەکەی هیچ دەور نابینەوە چییە جوانێکی تیانێ بەڵام هەر من خەتیشی تێ ناکەم لە جل تەنها ئەو شێوازە کوردی کە لە کۆنا هەبوو بۆ شێوازایی دوورە شێوازی جلوبەرگی کوردی زیاتر ئەبینین لە کوردستانی باشوور ڕۆژهەڵات جلوبەرگی کورد زیاترە پۆشە لە وەکەوەی کە خەیاتن ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان شێوازی جلوبەرگیان هەیەک بۆ قاتی کوردی ئەوان یاخود لایەوان کەمترە شێوازیان هەیە ئەوان بەڵام بۆ نمونە لای ئێمە لەوانەیە لەبەر نەکرێت لە باکوورە شێوازی شڕۆڵەکانیان باریکە بێتوانێ و سەرەوەی پشە لێرە خەڵک لەبەری ناکات هەروە بێتەوە لە ڕۆژەڵاتیش کۆمەڵێ با بڵێن ستایلیان هەیە دەرخاتی زۆر پانە و کەمەری باریکە و نافەکیان سێگۆشەیە خەڵکی ئێرە لەبەری ناکات با بڵێن ڕۆژاوای کوردستان کە با بڵێن کوردستانی سووریا ئەوان شێوازی دایبێتیان بەهۆی ئەم بارودۆخی کە لێ ڕوویا بۆ ئێستا خەڵکێکی حەزەکە لە جلوبەرگەکانی ئەوان لە بەرکاتوانێ بەڵام با بڵێن شتەکان کاتین گەنجەکان زیاتر حەزیان لێتی و بابەتانە ئەوانی کە هاتوونە تێرە و کوردانە ڕۆژاوە تا چەند حەزیان لە مۆدیلانە ئێرەیە کەمتر
کەمتر نەمبینیەوە زیاتر ئەوانەی ئێران لەوانێ بڵم ڕۆژهڵاتیەکان حەزیان زیاتر لێ بێت ئەنا باشوور و ڕۆژ نزیکترن بەڵێ ئێستا بۆ نمونە مەریوان لە خۆمان و نزیکە جلوبەرگیان خەڵکی مەریوان جلوبەرگیان هەندێک لە خەیاتەکانی مەریوانی جەساتون لێرە ئیشەکەن بەڵێ کۆمەڵێکان لێرە ئیشەکەن بەڵاموانیشی بڵین زیاتر حەزریەکەکەن ئایشی حەزریەکەن ماڵیەکان ناکەن سەر داواکاری ئێمە لەسەر داواکاری خەڵکەکە کێتە لامان چیان داوا بکە ئەوەی بۆکەین لە خزمەتیانە بە چەندێک بۆی تەواوەکەن چەند ڕۆژی پێچ خۆی کاتەکان ێستا لەم کاتانەیە پێچێ 20 ڕۆژ بۆ مانگی پێچێنا لە مناسبەتانە بێت هەفتەیەک بۆ 10 ڕۆژی پێچێت جاری واژەیە خەڵکێڵێ بۆ نمونە بۆ دەستماچکردنێکە بۆ شکرا خواردنەوەیەکە بەپەل لە بۆی تەواوەکەین لە 2 ڕۆژە لە 1 ڕۆژە ئەوانەشی تەیەکەین ئەوەی بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو لەسەر پۆشتینی جلوبەرگی کوردی و ئەو مۆدلانی کە خەڵک زیاتر داواکاری لەسەرە وەکووتیان شێوازی دوورینی باشوور لەگەڵ ڕۆژهڵات زیاتر لە یەکەوە نزیکن و لەبەرەوەی وەرزی بەهار و نەورۆز نزیکە و ڕۆژی پۆشتنی جلوبەرگی کوردی کە هەشتی سێ لە فەرمانکانی هەرێمی کوردستانە سەرجەم فەرمانبەران و خوێندکارانی قوتابخانەکان و مامۆستایانی پۆشن بۆ ئێستا داواکاری زیاتری لەسەرە ئەمەش پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ